بینرانی عزیزی بەرنامەی ڕوودا و مێژوو سڵاوتان لەبێت. بەڕێزان یەکێتی و نیمچەبەرەی یەکێتی نیشتیمانی و ململانێ و ناخۆشی نێوان ڕەوت و باڵا جیاوازەکانی نێو نیمچەبەرەیە بەشێکی گرنگی مێژووی شۆڕشی نوێ و مێژووی سیاسی ئەمە پێک دێنێ و تەواوی و ناخۆشیانە بەشێکن لە خەباتی ئەم میلەتە بەلایەنە باش و خراپەکانیەوە. هەر بۆیە هەڵدانەوەی لاپەڕەکانی ڕابردوو دەواازەیەکە بۆ تێگەیشتنی حیزبایەتی زاڵی ئێستا و یارمەتی دەریشە بۆ سیاسەتی دروستی ئایندە و داهاتوو لە هەمان کادا کلیلی چارەسەر و هۆکاری دووبارە نەبوونەوەی ئەو هەڵانەشەکە لە ڕابردوودا ڕوویانداوە. ئازیزان یەکێک لەو ڕەوتە چەپ و باڵە جیاوازانەی نێو نیشتەبەرەی یەکێتی کە لە هەناوی کۆمەڵی ڕەشدەرانەوە هاتە دەرێ ئاڵای شۆڕش بوو کە لەو ڕۆژگارەدا بە ئاش ناسرا بوو لەگەڵ دەرکەوتن و خۆبیانکردنی و سەرهەڵدان و هەستکردنی یەکێتی بەم ڕەوتە نوێیە لە 1984 جیا لە ڕەوت و باڵەکانی دیکەی نیمچەبەرەی یەکێتی لەلایەن خودی یەکێتی و کۆمەڵەوە کاردانەوەی تند و هەڵوێستی جیاواز و تونوتیژی لێکەوتەوە. خۆشەویستان، بۆ قسەکردن لەسەر مێژووی و هۆکارەکانی سەرهەڵدانی ئەم ڕەوتە چەپە و ناخۆشیەکان و دەستگیرکردن و زیندانیکردنی سەرکردایەتی ئاڵای شۆڕش و کاردانەوەکان و پەیوەندیەکانی ئەم ڕەوتە تا ساتەوەختی یەکگرتنیان لەگەڵ زەحمەتکێشانی کوردستان و هۆکارەکانی شکستپێهێنان و توانەوەی ڕوودا و مێژوو بە گرنگی زانی. لە چەند ئەڵقەیەکدا میوانداری بەڕێز محمود عەبدوڕەحمان ناسراو بە شێعەلی کەشکۆڵ ئەندامی سەرکردایەتی پێشووی یەکێتی نیشتیمانی و ئەندامی سەرکردایەتی پێشووی ئاڵای شۆڕش و دەستەی دامەزرێنی ئەو ڕەوتە نوێیە. کاک شێعەلیجان زۆر بەخێربێی بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو. زۆر سپاسانەکەم ومێدەوارم سەرکەوتوو بن. کاک شێخ، من پێم خۆشە سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ئەگەر بکرێت بۆ بەرچاو ڕوونی بینەران پێمان بڵێ شێعەلی کەشکۆڵ چێ و سەرەتایی بەشداریتان لە مێژووی سیاسی و شۆڕشدا چۆن دەستی پێکرد و کەی دەستی پێکرد؟ ئەوی ڕاستی بێ ئەو پرسیارە وەختی زۆرەوێت وەکو کابراڵێ ئەمەوێرە ئاوی زۆرەوێت، بەڵام بەڕاستی من لەوەتی فام کردوێتەوە لە سەرەتای شەستەکانەوە لەگەڵ کاروانی کوردایەتیان ڕێیەکەم و هەر لە سەرتاوە لەگەڵ قوتابیانەوە لە دوایە ئەو کاتەکە هەمومان پارتی بووین لەگەڵ پارتیا بووم، ینی گەنجێکی بزۆز و زرنگ بووم. بەڕاستی من پلەی ئەندامیم نەبڕیە کە بۆ بووم بە پاڵێراو یەکسەرکردن بە ئەندامی ڕێکخراوی ڕۆشنبیرانە و ئەوانەوە لە حاڵەوە کاتە تا شەڕ نەبوو بوو تاکو شۆڕشە ئەیلول دەست پێ نەکرد بوو چارێکی سیاسی و لە ناویەکی تو قوتابیان و لە ناو عەزی بەحدودەکەم لەگەڵ پارتیا و برادەرانی پارتی و هات و چۆ و سەیران و مناسەبات و سەری ساڵ و نەورۆز و وەڵحاز زۆرشت ینی پیاوێکی تر تا ڕادەیەک وردە ئەچوومە پێشەوە ئەوانە ینی زۆر جارتر وەکو کادیرێکی گەنجی ئاوا دەرکەوت بووم. بەڵام من هەر لە سەتاوە بەڕاستی زیدی ئاغا و دەرە بەگۆ ئاوا نەبووم. لە مناسبەتێکە لە بیری مێت من شێعر مەخوێندەوە شێعرەکەی مانگۆڕی ئاغا جۆر لێبێ باتێگەیەنە مزاخاوی دڵم و بۆ هەڕژێم زۆر دوور و درێژە لە زدی ئاغا کەچی لە دوای بیرم کردوتم زۆربەی زۆری ئاغا و دەرە بە گوشی خۆوانەمە لەگەڵ پارتیان دووسێ برادرمە بوو تێ وڵا ئێمە ئاگامەێ بن لە خوارە بوو تۆ شێعرەکە خوێندەوە وتمان باشە ئەو برادران لەگەڵمان نەچۆ عاجز نابن. بەهەرحاڵ لە سەرەتای شەستەکانەوە بەڕاستی هەتاکو ئێستا تر من هەموو تەمەنم ئەگەر بڵێم لەگەڵ سیاست تا بەسەر. باشە، لە ناوڕاستی شەستەکان لە بەتایبەت لە ساڵی 1964 جیابوونەوەی باڵی چەپی ناو پارتی کە بە باڵی مەکتەبی سیاسی ناسرا بوون، تۆ خۆت یەکلایی کردەوە بە لای باڵی مەکتەبی سیاسیە. بۆچی لەگەڵ سەرکرداتی پارتی نەمایتەوە و لەگەڵ باڵی مەکتەبی سیاسیە درێژت بەکاری سیاسیە؟ کاک فێسەڵ، ئەوی ڕاستی بێت لە 8 شوباتی ساڵی 10 شوبات با بڵێم 10 شوباتی ساڵی 1964 کە بەیانەکەی بینی مەرحوم بەرزانی و حکومەتی عێراق خوێنرایەوە مشیر عەبدولسەلام عارف، من جاش و پیاوەکانی حکومەت لیان نابووم، خراپ لیان نابووم. ئەوەش ئێستاش نیشانەتی هەر لەسەر ئەوەی کە وەختی خۆی وتیان جیمێن بە مەلا مستەفا نەمما ناچار بووم بچمە دەرەوە یەشگاری بەڕاستی کە بم بە پێشمەرگە هەرچەند گەنج بووم لەو کاتە. بەڵام کە بەیانەکەی خوێنرایەوە لە دەی هاوار بووم. هاوار ئەو کاتە مەقڕی لیژەی ناوچەی هەڵەبجەی لێ بوو. زۆر پێم خۆش بوو کە ڕۆشتم بۆ مەقڕی لیژەی ناوچە بزەم دەنگ و باسچیە دەموچاو نابوو بە یەکە برادەرانی لیژەی ناوچە دیار بۆ ئەن شتێکیان بیست بوو. پاشەوەی فترێکی پێچوو کە خەڵک هاتەوە و پێشمەگاتەوە ناو شار و ئەوانە وردە نەورۆز هاتە پێشەوە. لە نەورۆزە بەڕاستی دەلاقەیەکی باش بوو کە ئیتر شتەکە ئاشکرا بوو کە ئەمە بەرزانی مەرحوم بەبێ ئاگاداری مەکتەبی سیاسی ئەم ئیتفاقی کردووە. هەر بۆیە دوو بەیانیان لەسەر دەرکرد ئێستا لە بیریمەت بەیانێکیان ناوێننا
صلح أم استسلام. بيان دوهم اتفاقية بين المشير والبرزاني. أم دو بيانا تقريبا يعني أسلوبي سياسي أدبي لزدي ملام صفاق سيانا كردو كأما ببي أقاداني مكتبي سياسي بو أمانة براسي منش لنوروزا هەستم نەکرد ئەنی ئەوە هەیە پاش فترێکی پێچوو برادەرەکانم ئەوانەیە کە لەگەڵ مابوون لە قوتابیان و لە ناو پارتی ئەوانە بە تایبەتی تیپی لاوان و ڕۆشنبیر و ئەوانە سێرم کرد قسەکانیان لەحنێکی تر وەکو جاران نییە وای لێهات بەڕاستی منش لەبەرەی چەپ بەحسابی ئەو کاتە لەبەرەی چەپ خۆم بینیەوە و لەگەڵ برادەرانی مەکتەبی سیاسی و ئەوانە بەحساب کە ئەو کاتە بەرەی مەکتەبی سیاسیان پێوتەوە. باشە دوای هەرسی شۆڕشی ئەیلول ساڵی 1975 تۆ یەکێک بووی لە پێشمەرگە و پێشمەرگەی بەفرە سەرەتاییەکان لەگەڵ حەمەدی حاجی مەحموود و شەوکەتی حاجی مشیر و عەلی شیعە و حەمیدی حاجی غالی و چەند پێشمەرگەیەکی ترە بۆچی ئەو کات نەچوویتەوە نێوڕیزەکانی پارتی و لەگەڵ یەشێتیاتی هەڵچوویتەوە؟ والله ئەوی ڕاستی بێ من لە ساڵی 1970 کە شەڕ بوویەوە زۆر محاولم کرد بمکەن بە پێشمەرگە ئوستاس هەر زۆر محاولە بکەن زۆر واسەیشم کرد حتا یەکێ لەوانە کە واسی بۆ کردم ئەم کاکسەر دۆسی کۆنم بووی زەمانی جەلالی ئەوانە وتم کاکسەر نامکەن بە پێشمەرگە زۆر محاولم کردەوە لای عوسمانی عەلە چەتون و لای فڵان و فیسار نامکەن بە پێشمەرگە وتی ناوە قەوڵی خەلیفەیین چۆن و ئەڕۆم بوو هەر نیان کردم تومەز ئەبە من هەر لە سەرتاوە تەمە لە ساڵی 70 ئەوانە کە خەریکی چپی ناو خۆمان بووینی کۆمەڵە و دروستکردنی کۆمەڵە ملاحەزاتیان لەسەر من نەبوو نیان کردم بە پێشمەرگە لەبەر ئەوە ساڵی 74 بۆ ئەوەی کەوا من مەجالم بێت و ئیش و کار بکەم بۆ کۆمەڵە خۆم کرد بە میرا و لەو شارە زورە میراوی جۆگەیەک بۆ ئەوەی بتوانم پەیوەندی بە خەڵکەوە بکەم بە جوتیار و بەشار و بەوانەوە بکەم ئەوانە ئەجینا من ئەبووم بە پێشمەرگە بەڕاستی مەسەلا ئێستا مەسا زۆر دۆست و برادەرانمان هەبوو هی کۆمەڵی ئەو کاتە بوون بە پێشمەرگە مەسەلا هەنێکیان شەید بوو وسا هەر بۆ نمونە هاواری نوڕی حەلا و ئێمە قسەمان نەگەڵا کردبووی سیعدادی هەبوو کە بێت وەکو کۆمەڵە تۆفیقی حاجی کە پورزای خۆم بوو هەر بوو بە کۆمەڵە تەنزیمم کرد کۆمەڵی خەڵکی کە هەبوون بەڕاستی بەس منیان نەکرد بە پێشمەرگە. بەڵێ کاک عەلی ئەوترێت لە سەرەتای هەڵایسانەوەی شۆڕشی نوێ ئێوە هەندێک جار عەزیەتی خەڵکتان داوە و سەرانەتان لە خەڵک سند و بە زۆر پارەتان لە خەڵک سند و هەندێک جاریش هەر بە عەسابی خەڵکتان کوشتووە ئەم قسەیە چەند ڕاستە ینی لەو ڕۆژگارە ئێوە بەو شێوەیە دەستا کردەوە بە شۆڕش؟ بەخوا ئەوی ڕاستی بێ ئەو قسانە هەنێکی تەجحیفە بە حەقی ئەو پێشمەرگانەی سەرەتا یعنی ناحەقیە یعنی وا نەبووە ئەوی ڕاستی بێ لە سەرەتا وا نەبوو لە سەرەتا کەلتورێکمان هەبوو بەڕاستی حازم صارم وەکو عەرەب ئەڵێت بڕوا بکە حەمەی حاجی مەحموو یادی بەخێر ئەوە ئێستا ئەلحەمدولیلا لە حەیاتا ماوە یعنی ئەو پیاوە بە حساب عەشائیر بوو لەگەڵمانە وای لێ هاتبوو ئەموو نابێت کە بەبێ مقابل دەست بەرن بۆ ترۆزیە بۆ خەیارە بۆ شتویە لەو شارە زورە تەسەورکە یعنی ئەوەنە ئیلتیزامیان هەبوو لە سەرەتا 6 7 10 15 20 کە زۆر نەبوو بووین ئیلتیزامیکی زۆر بە قووەت هەبوو ئیلتیزامیان هەبوو بە ئەخلاق و بە ئەدەب و بە کەلتوری سەرەتای کۆمەڵە ئەوانە ئەوەشی کە کۆمەڵە نەبوو لەگەڵمانە بەڕاستی ئیفتیخارێک کە پێی بڵێن کۆمەڵە یعنی وایان لێ هاتبوو کە ئیفتیخارەکەن بە کۆمەڵە هەتاوەکو تەشەنەی نەکرد و زیایی نەکرد من خۆم پارەم ئانێ 10 دینار بۆ ئەوە 10 دینار بۆ ئەوە 10 دینار بۆ ئەو لە کاتێ پێویستە پارێشمان نەبوو کە پارەمان بۆ هات من کەمێ پارەم هەبوو بردمە دەرەوە لەگەڵ خۆمان لە دوایە ئیتر کەوتینە ئەوەیەوە خەڵک یارمەتیمانە ئیسپات بوو یعنی بۆ خەڵکی کە ئێمە نە بانکمان هەیە نە پارەمان هەیە نە یارمەتیمان هەیە نە چەکمان هەیە نە مەقەرمان هەیە هیچمان نییە هەر خەڵک هەموو شتێکی ئێمەیە ئێمە بۆ خەڵک ئیشەکەین ئێمە ماسین خەڵک ئاوە بەو نەوە خەڵک قەناعەتی کرد وردە اینجا خەڵک یارمەتی ئاین بەڵام کە تەشنەی کرد و زیایی کرد و ئەوانە بەڕاستی ئیتر وەکو کابرا ئەڵێ ینی تا ئەندازەیەک هەنوین و ئاو تێکەڵ بوو محتمل ئەوەش بوو بێ بەڵام بەو شێوە نییە کە مەسەلا خەڵکیین بێت شتی لا بەلاش کراوە مەسەلا خەڵک هاتوتە دەرەوە مەسەلەن دەستی بردە بۆ ماڵی خەڵکی خەڵکاتۆتە دەرەوە تۆڵی خۆی سندۆتەوە خەڵگاتۆتە دەرەوە مەسەلا ئەنوە عەشێر بەڵام لە پشتی منەوە بووە لە پشتی مەسەلەن ئەو دیوارە بووە کە ئێمە دروستمان کردووە بۆ منعی شتی خراپە لەگەڵ خەڵکە بەڕاستی ئێوە لیستی ڕەشتان هەبووە لە گوندەکان
ئەو گودانی کە خزمەتیان نەکردن ئەم لیستی ڕەشە چی بوو ئەگەر ڕوونکردنەوەیەک بی من ئەو برادرانە کە لە ناو شارە بووین پێشەوەی بچینە دەرەوە پەیوەندیەکی ڕاستەوە خۆ یان ناڕاستەوە خۆمان هەبوو لەگەڵ کۆمەڵی خەڵکە هەم بە هۆی علااقاتی شخصی و هەم بە هۆی علااقاتی دۆسایەتی و کەسایەتی و عشاعریەوە پرسیار بە فزولی پرسیارمانەکرد لە فلاندا کێ پیاوی باشە کێ پیاوی خراپە لە فلان شار کێ پیاوی باشە کێ خراپە لە فلان دائیرە کێ پیاوی باشە و کێ خراپە ئەوانە تەبەن ئەهاتنەوە ناوەکانی خراپەکان دەفتەرێکی بچووکم هەبوو ناو خراپەکانم ئەنووسی لای خۆم بۆ کاتی تاگان چکە من بڕوا منە بەوە هەبوو ڕۆژێک لە ڕۆژان مەفرەزە دروستەکەن شۆڕە دروستەکەن بە شێوەیەکی کە بە ڕێبازێکی کە بە سەرکرداتێکی کە خراپ مەبەستی ئەوەیە ئەم ناوانی کە لە لیستی ڕەشی گوندەکانە هەبوون پیاوی حکومت بوون کاریان بۆ حکوومەتی سەر بە حکومت بوون سەر بە پیاوی حکومت بوون سەر هەنێکیان هەر ڕاستە خۆ سەر بە پیاوی حکومت بوون هەنێکیان پیاوی حکومت بوون باشە تۆ ئەماژە بۆ کرد کە ئێوە بەبێ ئازوو ببێ پشتیوان لەو ڕۆژگارەیە کارتانە کرد بەڵام ئەوترێت ئێوە ئاستان لە کۆمەڵی ڕێژدەران وەرەگرت ینی لە پشتی ئێوە کۆمەڵە هەبوو بەڵێ ئەمە چەند ڕاستە ئێمە بە ئەمری کۆمەڵە چوونە دەرەوە بەڵێ ئێستا تۆ وتی بێ پشتیوان بووین هەروە بۆ خۆمان ئەڕۆشتین نەخێنی ببوورە من وام نەوتۆ بەڵێ ئێمە خۆمان ئامادە کرد بوو چەکم شارد بوویەوە سێت فەنی بڕنەو دوو کلاشینکۆف دوو دەمانچە تاپڕێک تایپێک ئەو ڕۆژەی کە ناڵم ئاش بەتاڵ تۆ ناخۆشە ئەڵێم نیسکۆ یا ئەڵێم هەرسی سەخت کە بەسەر ئێمە هات دوای ئیتفاقی شومی ئەلجەزائیر خەڵک تەسلیمە بوویەوە من بەهۆی دۆست و برادەرەکانی کۆمەڵەوە ئەو کارم کرد چکە پێم وایە بۆ ڕۆژێ لە ڕۆژان شتێکی وا ئەبێتەوە من پەلەم کرد بەڕاستی چوونە دەرەوە پەلەم ئەکرد جواب بنار بۆ برادەرەکان ئەو کاتە سەرکردایەتی هەرێمەکان هەبوو دوای ئەوەی کا برادرانی سەرکردایەتی کۆمەڵە بەداخەوە کە ڕێگەی ئێران و هەندەرانیان کردە بەرەو تووشی ئەو ناڕەحەتیە بوون کە هەچە من بۆ تاریخ هێڵم ڕام سپات بەهۆی ئەم کاک دلێری سێمەجی وتم کاکە با نەڕۆن 6 مانگ لەناو خزمەکانمە ئایان شاردمەوە بەڵام بەداخەوە ئەوە بوو نەتیجەکەی کە ڕۆشت هاتووە بەڵام ئێمە چاوەڕێی فرمانی سەرکردایەتیمان کرد سەرکردایەتی ئەو کاتە نووسراویان نووسی بۆ من وتیان کاتی ئەوە هاتوو بچنە دەرەوە لە هاوینە من پەلەم بوو لە بەهارە بچینە دەرەوە وتیان نە بەهار بەرگە ناگرن ڕاستیان کرد ئەوە ڕاستکە لە هاوینە جوابیان بۆ ناردم لە 26 ساڵی 1976 من لەگەڵ چەند برادەری کە چوومە سەر تفەنەکان لە ماڵی خوشکم کتبان بەژێر خۆڵەوە زاواکەم پیاوی ئاقلبی هێنای و هەڵمان گرت و ڕۆشتین بۆ شوێنێک کە دامان نابوو بە ناونیشانێکمان هەبوو ئەو برادرانەی کە ئامادەمان کرد بوون ئێمە بە ئەمرێکی سیاسی لە سەرکردایەتێکی سیاسیەوە بۆ کارێکی سیاسی چوونە دەرەوە نەگوەکو کابراکی عشایر بەڵێ باشە سەبارەت بە وەسا ئەنوەری براتان ئەوتێت کە ئەو یەکێک بۆ لە کادیرە دیارەکانی ناو کۆمەڵی ڕێژدەران و پەیوەندی ڕاستەخۆشی بە ئارام شاسوارەوە هەبووە وەسا ئەنوەر چۆن کوژرا دواتر ئەو کاری سیاسی چۆن بوو لە ڕۆژگارەیە ئەوی ڕاستی بکە باسی تفەنگ شاردنەوەکەم کرد کاگەنۆر یعنی فەزلی هەیە لەسەر دروستکردنی ئەو مەفرەزە بەڕاستی ئەو یارمەتیام ئەو تفەنگەکانی شاردەوە ئەو خسیە ناوسنۆک ئەو بردی بۆ دەرەوە لەگەڵ زاوەکەم شارتیەوە بەس پێم وتن بە کاگەنۆر وتم من ئەچمە دەرەوە ئێوە هەمووتانی عەدامەکەم وتی چی بکەیت وتم کەیفی خۆتانە وتم جارە تۆ دوورکە وەرەوە فعلا دووریش کەوتەوە بەڕاستی ئەو پیاوێکی کاسب بوو خەلفە و وەسا بەناو ئەوانە بوو ئیشیە کرد ماوەت چووە کەلار ماوەت چووە بازیانە ئەوانە بەڵام ئەجەل هێنایەوە چۆنی هێنایەوە چۆنی گیرا کاتێکەمە پێشمەگەمان دروست کرد و پێشمەگە ژمارەیان زیایی کرد وەکو عەرزم کردی خەڵکی زۆری تێکەڵ بووی کە لەوانە تەسلیم بوویەوە بەرگەی نەکرد کە تەسلیم بوویەوە بەڕاستی من خۆم ڕۆشتم بیگرم خۆی قەرار وا بوو هەر کەسە تەسلیم بێتەوە لە سەرەتا بیکوژین بۆی کە تووشی زەرەرمان نەکەن دەرەکان تووشی زەرەر نەکەن هەرچوو من ناو حەوشەکەشیان بەڕاستی لە هەڵە بجە بەڵام ڕای کرد لە بەردەمی ئەو پێشمەرگەوە نازام چاوی تەواو نەبوو شەوکێر بوو نازوەل حەڕ ڕۆیت کە ڕۆی چوە مخابرات و ئیستیخبارات پاش فترێکی کەم ئەم پیاوە لە سەیتەرەی هەڵەبجە
لەگەڵ مخابرات و لەگەڵ استیخبارات و عسکەری ئەوانە ئەوەسێت دۆسێکمان لە سلێمانیەوە هاتبوو کە هاتبوو یەک دوو شەو لەگەڵ من هابوو لەوێ خەڵکی تایپەکە بوو مشتمە نووسی ئەوانە بۆ خوێنەوار و مامۆستا و مامۆستای دینی و ئەوانە و ئەو کەسێ خوێنەوار باسی شۆڕشی تازە و ڕێی تازە و شۆڕشەکانی ڕابردومان بۆچی هەرسی هێنا و ئەسبابەکەی وی لە ئەخی دۆسی ڕاستەقینەوە دوژمنی ڕاستەقینەوە هەنێک ئەو شتانێک کە خەڵک دەی تێگەی بە ئاسان دووسێ شەو لەگەڵ من بوو کابرا گەڕایەوە بۆ هەڵەبجە لە ڕێگەی ماڵی ئێمەوە هاتبوو لە ڕێگەی شەید ئەنەری برامەوە لە ماڵەوە دانیشێت پەلەیەتی ئەڵێ ئەڕۆمەوە لەو کاتە قوملێ لە هەڵەبجە ئەتەقێت کاگەنەوە پێڵێ کاکە مەڕۆرە جارە مەڕۆ پەلەمەکە با بزای نەتیجێ ئەم قمەلێتی هەر پەلەیەکە ئەڕۆ کە ئەڕوا لە سەیتەرەکە کابرا ئیشاتی کەچکە ئەو کابرایە کاتێک کە ئەو میوانە لەوێ لەلام بوو ئەو کابرایەشتی تەسم نەبوو بوویەوە دەموچاوی ئەو کابرای تەشخیص کرد بوو کە گیرە لە هەڵەبجە کە بردیانە ئەمن بەرگەی نەگرت و نەک هەکاگەن و ئەنواوەکە خەڵکی بگاوە کاک شعلی با بچینە سەر بارودۆخی و ساتەوەختی دروستبوونی شۆڕشی نوێ و نیمچەبەرەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کات لە نێو نیمچەبەرەیە کۆمەڵێک ڕەوتی جیاواز هەبوو بستنەوەی سۆسیالیستی کۆمەڵی ڕەنجدەران خەتی گشتی دەوترێ هەر لە سەرەتاوە ململانەیەکی زۆر ناکۆکیێکی زۆر لە نێوان ئەم ڕەوتە جیاوازانەی نێو نیمچەبەرەی یەکێتیە هەبوو بە بڕای ئێوە وەک کارکتەرێکی دیار وەک ئەندامێکی سەرکردایەتی وەک کەسێکی مەفرەز سەرەتایەکان و بەشداربووی ئەو شۆڕشە هۆکاری ئەو ناخۆشیانەی نێو نیمچەبەرە ئێوە بە نێوی شۆڕشی نوێوە دەستان پێکردەوە هۆکاری ناکۆشی و ململانەکان هەر لە سەرەتاوە بۆچی ئەگەڕایەوە حقیقەتەن یعنی ئەو ناکۆچەی کە لە ناو یەکێتیا بوو ناکۆچی ناو هەناوی مجتەمەعی کوردی بوو یعنی شۆڕش بە تەنها بە خوێنەوار و بە ئێمە بە ئەو خەڵکە فەنتازیانەی ناوشار نەئەکرا کاک فەیسەڵ ئێمە ئەگەر بڵێم هەڵە بووین ینی بە عەقڵی ئێستا بە قیاسی ئێستا قیاسی بکەین فعلاً بەڕاستی هەڵە بووین مەسەلا لە سەرەتا دیعایانەکەی ئەیان و ئەبێ ئەوەی کۆمەڵە نەبێت وەری ناگرن ئەوەی خوێنەوار نەبێ وەری ناگرن ئەوەی وانە بێ وەری ناگرن بەڕاستی واژ نەبوو خۆ هەر ئێمە شۆڕژەر نین هەر ئێمە پیاوی باشین ئەو برادێکمان هەیە الحەمدوللا ماوە ئەو کاک فڵان کەس بە قورعان زۆر سیرە خۆ کەس نایە التحاق ناکە قابلە لە مؤمنێتە هەر ئێمە پیاوی باش بین قسەکەی ئەویش ڕاست بوو یعنی معقول نییە ئێمە شۆڕشمان بۆ میلەت کرد نابێ میلەت بەشداری بکات میلەت بەشداری کرد چۆن میلەت بەشداریەکە نابێ بە کۆمەڵە مەسەلا شەید عەلی عەسکەری پیاوێکی ناودارە کاک گوتکۆ خالید پیاوێکی ناودارە کاک فڵان کەس کاک فیتار کەس کاک فڵان چۆخە کاک فڵان شێخ ئەمانە شۆڕژگەڕن ئەمانە هەموو پێویست بوون پێویست بوو بۆ کورد پێویست بوو بۆ شۆڕژ ئەمانە هاتوون ئەیب چۆنە بێت تەمعەن مامزەلال مهندسی دروستکردنی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ خۆکردنەوەی خەڵکی ئەمانەی کرد یەک دووهەمیان کۆمەڵە کە ئەو کاتە کاک ئارام مەسئولی یەکەمی ئێمە بوو یەکەم بەیانی یەکێتی نیشتیمانی کوردستان اتحاد الوطني لماذا كهنان كاغارام ترجمه كردو بكردي بافتخار وشانازيوه لبر أو فعلا نمجب برابو او صراع ناكوتشكا يعني صراعي هناينا مجتمعي كردي بو بلام ايما بشويه بو كيما همومان يكتي ما قبول بو راس جاجارك مثلا مرة بو دنگدنيك بو قسي برزه بو اشتيك بو بلام بشويه شي دانشتنو مادام سركداتي كتي اجتماعي كردستان لكاديركاني کۆمەڵە و لە کادیرەکانی بزوتنەوەی سۆسیالیست و لە کادیرەکانی خەتی گشتی پێگاتوە دانیشین خۆی عادەتەن ئەو کاتەوا بوو ئەوەی کە ئەندامی سەرکرداتی کۆمەڵە بوو ڕاستەخۆ ئەندامی سەرکرداتی کەتی بوو ئەوەی کە ئەندامی سەرکرداتی بزوتنەوە بوو ڕاستەخۆ ئەندامی وەی لەئاخیری دانیشتین مناقەشەمانە کرد و مەسەلەکانمان تاوتوێ کرد ئەگەشتینە حەل و گەشتینە بەڵام دیار بۆ خەڵکی مەسەلەن ینی با بڵێن احترام هەیە ینی بە ئیسلاحی کوردی مەسەلەن ئەنی دوو کە لە ڕقە و ئانێشە بوو مەسەلەن ڕقی لە من بوو یا ڕقی لە تۆ بوو خۆشینە ئەزانی بۆچی ئەوانە سیرعەکە هەبوو بەڵام سیرعەکە بەڕاستی ناگەشتە ئەوە لە کاتێکە کە ئیتر بتەقێتەوە بەڵام ئیتر کە وردە یەکێتیش زیایی کرد وردە کە یەکێتیش زیایی کرد ئیتر وای لێ هات ناعەدالەتی دروست بوو لە ناو یەکێتیە ناعەدالەتی دروست بوو لە ناو یەکێتیە بەڵێ نعدالەتەکە ئەگەر باسی بکەیت چی بوو نعدالەتەکە مەسەلەن بۆ نمونە پیاوێکی کادیرێکی زەمانی جەلالی ئەهاتە دەرەوە بە قودرەتی قادر ئەبوو بە ئەندامی سەرکردایەتی باشە لەبەرەوە بۆ کە ئەمە ئەزمموی پێشووتری سیاسی هەیە و بۆ قبول ناکرێت پیاوێکی دڵسۆز و کورتپەروەر بوو باش بەڵام هەنێ ئەحداث کە ڕووی ئەوە
مام جەلال و یەکێتی ناچارە بوو ئەو کابرەوا لێ بکە مەسەلا بۆ نمونە کە دکتۆر مەحموود و ئەو برادەرانە ڕسوڵ مامەد و ئەوانە جیابوونەوە بە ناوی بزوتنەوە چوونە ئەو بەر بۆ گۆڕەشێر و بەری ئێران و ئەوانە بەڕاستی خەڵک زۆر لەگەڵیانە بوو بە تایبەتی لە منتیقەی خۆشناوتی ئەوانە تا منتەقەکانی خۆمان کەمێ باشتر بوو خەڵکیی زۆر لەگەڵیانە بوو ئەی باشە چی بکەن خۆی ئەبێ بزوتنەوەی دروست بکەیت بەدیل بۆ ئەوانە کە خەڵک هاتە دەرەوە لەگەڵیانە بێ لەگە نایە بۆ کۆمەڵە ئەچێت بزوتنەوە چێتە خەتی گشتی یعنی ئەلەوە لەبەر ئەوە مەسەلا هێنە بوو مەسەلا کابرایەکە بوو ڕیسی عەشەد بوو چەکدارێکی زۆری هەبوو ئەندامی سەرکردایەتی بوو من زدی ئاغاو دەرەبە قسەیەکەم لە بیری خۆمە ئەڵەم ئیخوان چەندی بەچە زەروریشە هەنێکیشە بوو هەر بەڕاستی پیاوی حکومەت بوون بەڵام ژێر بەژێر ئەندامی سەرکردایەتی بوو من ئەبێ نەکەی تەنفیزکەم ئەمانە من و کۆمەڵی هەڤاڵ و کۆمەڵی کادیر ئەمەمان قبوڵ نەبوو بەڕاستی یعنی لە ناو شۆڕشی نوێ ئەندامی سەرکردایەتی هەبوو پەیوەندی بە حکومەتی عێراقیەوە هەبوو پیاوی دەوڵەت ڕاستە و خۆ ناکە بڵێ مەسەلاوە فایلەکان گیراون مەسەلا هەندێک فایلک گیراوە مەسەلا فلان ئاغا مەسەلا پەیوەندیە بۆ فلان ئاغا نازانم چیە بۆ جەماعەتیە بۆ مەسەلا جاش و ئەی بنەبێ پێشمەگە تێکەڵ بۆ لە وەختی لە شایە لە فلان دێ وای لە ئەخیری ئەمانە هەبوو یعنی ئەمانە مداراتی شۆڕشە بە مامزلار نەبایە بە کەس ناکرا ئەمە بەڕاستی بە مامزلار نەبایە بە کەس ناکرا اینجا نەعەدالاتی لە مەسەلەیەکی ترە لە تەوزیعی مەسەلە ئیمتیازاتە لە تەوزیعی کەوادیرە لە تەوزیعی قیاداتە بۆ منتیقەکان لە تەوزیعی چەکە لە تەوزیعی پارە تا ئەندازەی ئەمانە تەئسیری هەبوو لەسەر کۆمەڵی کادیر و کۆمەڵی خوێنەوار و کۆمەڵی خەڵکی مەسەلە شۆڕژگەر کە خۆی بە مەغدور ئەزان بەڵام کاک شعلی ئەوترێت زۆربەی کێشە ململانیەکانی نێو ڕەوتە جیاواز و باڵا جیاوازەکانی نیمچەبەرەی یەکێتی زیاتر لەسەر چەند خاڵێک بووە ئەویش لەسەر سنووری دەسەڵات و قەڵەمڕەوی دەسەڵات لەسەر باج و ومرگ لەسەر جەولە و گەڕان بە ناوچە جیاوازەکانە ئەڵێ زۆر جار ئەم ڕەوتانە ڕێگەیان بە یەک نەیە لە ناوچە جیاوازەکانی یەکتریە جەولە بکرێت ینی بۆ جەولە نا بەڵام عەرزم کردی هەر ئەو سیراعی هەناوی ناو مجتەمەعی سیراعی دەسەڵات بووە جان سیراعی دەسەڵات بووە لە پێناو قەڵەمڕەوی دەسەڵات و ناوچەگەری ئەی تەبیعی سیراعی دەسەڵات بە وایە بەڵام سیراعی دەسەڵات ئێمە لە قیادا لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە قەرار دەدا بە نووسین ئیمزا کرا کەس نەبوو هەڵی وەشێنێتەوە مەسا من بۆ نمونە پێتان ئەڵێم مەسا من دوای ئەوەی کەوا چوین بۆ حەکاری و جیران و تووشی ناڕەحەتی بووین و ڕامان کە لەگەڵ کاگازا دەورامیا و هاتینەوە و لە بەهاری ساڵی 1970 کە قەرار درا مەسەلا من بووم بە مەسئولی هەرێمی هەشت لە منتیقەی هەولێر منتیقەی هەولێر کە ڕۆشتە بەڕاستی زۆر شپرزە بوو هەچە کە من ڕۆشتم بەڕاستی خۆ هەڵناگرێ یانی برادرانە بۆ یارمەتی من و بۆ پشتیوانی من بۆ کە من لەسەر پێی خۆم بۆسم قوتێکی باشە لەگەڵ ما کاک بەختیار سەرکرداتی قوتێک کرد کاک حەمە حاجی مەحموود کاتێ نەیگواسبەوە سەنگەی نەگواسبەوە جانە بوو لە ئێمە ئەم کاگە سامان هەورامی کۆمەڵی پێشمەگەی باش هاتن لەوێت تووشی زۆر مەشاکل و ناڕەحەتی و شەڕ و ئەمانە بوون لەگەڵ خەڵکی دزوو جەردە و پیاوکوژ و فلان و فسار و ڕێگر و ئەوانە هەنێکی بەناوی بزوتنەوە نەکی بەناوی فلان و نەکی بەناوی فسارەوە وەی لەر ئەخری هەتاوکو ماوەی کە ئەوان منیان بەجێش تقریبا ساڵ و لەو ناو بوو یعنی باسی قسەکەم یعنی بۆ نمونە بەس ئەوە نییە مەسەلە بەڵێ وڵا نیان هێشتووە نا بەڵێ ئەوەی کە لە ناو یەکێتیا بوو ملزم بوو بە قەراراتی سەرکرداتی یەکێتیەوە باش بابێنە سەر تەوەری ئەساسی گفتوگەکەمان بەرنامەکەمان کە ئەویش قسەکردنە لەسەر مێژووی سەرهەڵدانی ڕەوتێکی نوێ سەرباری خەتی گشتی و کۆمەڵی ڕەشدەران و بزوتنەوەی سۆسیالیست لە نێو نیمچەبەرەی یەکێتیە ڕەوتێک بە نێوی ئاڵای شۆڕش سەرهەڵەیە ئەم ڕەوتە چۆن و کەی و هۆکارەکانی سەرهەڵدانی چی بوو بەڵام پاش وەرگرتنی پشوویەک وەڵامی پرسیارەکەم بەرەوە بەرەزان پشوویەک وەرەگرین و دواتر بەردەوام بین